شکۆ و شێوەی سەرکردەی نەمر جەبار فەرمان بە شێوەیەک بوو کە هەروەک ئەفسانەیەکی لێهاتوو بوو لە سەردەمی پێشمەرگایەتیدا هێندە ئازا و بەهەڵمەند بوو هەواڵ مام جەلار ناسناوی فیلەتەنی لێنابوو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزە سیاسیە گەورەیە کە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بڕیاری یان سەرکەوتن یان شەهیدبوونی دانابوو کۆڵی نەدا تا بووە ئەو هێزەی لە مێژووی کووردا بۆ یەکەم شۆڕش کە سەرکەوتنی بەدەستهێنا و وڵاتی گیاندا قۆناغی ڕزگاری و گەلی کوردی لە چنگ داگیرکەر دەرهێنا جەبار فەرمانی سەرکردە شێچێک بوو لە پایە بەهێزەکانی ئەو شۆڕشە و بەشێک لە شانێزەکانی سەرکەوتنی یەکجاری گەلی کورد و خاچی کوردستان بە باڵەی ئەودا بڕاوە لە دوای ڕاپەڕێنیش کاک جەبار ئەستێرەی کار و بەرهەمی لە درەوشانەوەدا بوو وەزیری کارامەی پێشمەرگەی حکومەتی هەرێمی کوردستان بوو خەمخۆر و پەرۆشی بە نیزامکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بوو هەروەها لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 دا و دواتریش لە کۆچ و ڕەوی بە کۆمەڵ و لە پەلاماری دوژمن بۆ سەر شاری سلێمانی کاک جەبار فەرماندەی ئەو پێشمەرگە و ڕێبەری ئەو جەماوەرە بوو کە سلێمانی و گەرمیان و کفری تا دەشتی خانەقینی لە هێزەکانی داگیرگەر پاک کردە و بە سەرپەرشتی ئەو ناوچەیەکی بەرفراوانی کوردستان ئازاد کرا سەرکردەی کۆچکورد و جەبار فەرمان لە ساڵی 1947 لە گوندی بانمیلی ناوچەی خانەقین لەدایک بوو لە خوێندنیشیدا پەیمانگای مامۆستایانی شاری باقوبەی بە سەرکەوتووی تاو کردووە لە ساڵی 1963ەوە تێکەڵاوی دنیای سیاست و خەباتی کوردایەتی بووە ساڵی 1970 هاوکات لەگەڵ دامەزراندنی کۆمەڵی مارکسی لینینی کۆمەڵی ڕەنجدەڕانی کوردستان لە ڕێزی ئەو ڕێکخراوەدا دەستی بە خەبات کردووە و یەکێک بووە لە کادیرە دیارەکانی کۆمەڵە ساڵی 1975 لەگەڵ یەکەمین دەستەی زیندانیانی کۆمەڵە شەهیدان خاڵە شیهاب و شێخ نووری و جعفەر عەبدولواحید و ئەنوەر زۆلاب و هەواڵەکانی تریدا لەلایەن ڕژێمی بەعسەوە دەستگیر کرا دوای ئازادبوونیشی لە ڕۆژی 14 حوتی 1970 پەیوەندی بە هێزی پێشمەرگەی شۆڕشی نوێی گەلەکەمانەوە کردووە و بۆتە پێشمەرگە بەشداری سەدان چالاکی و هەروەها سەرپەرشتی و فەرماندەی دایان داستان و ڕووبەڕووبوونەوەی کردووە و زۆر جار ئازایەتی کاک جەبار بۆتە هۆی بەرزبوونەوەی ئاستی ورەی پێشمەرگە و خەڵک لە یەکەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1992 بە ئەندامی سەرکردایەتی هەڵبژێردرا و دواتر بۆتە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کابینەکانی حکوومەتی هەرێمدا پۆستی وەزیری پێشمەرگە و ناوخۆ و پەروەردە و پاشان پۆستی وەزیری شارەوانی بە وەکالەت پێست پێدراوە دوپلەشی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەداخەوە ئەو سەرکردە دلێر و فەرماندە ئازای ڕۆژانی سەختی خەباتی کوردایەتی نەخۆشیێکی کوشندەی لە ناکاو یەخەی پێگرت و ئەگەر چیش سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەواوی کەسوکار و دۆست و دڵسۆزان هەوڵی زۆریاندا تا چارەسەرێکی بۆ بدۆزنەوە بەڵام بێ ئامانی نەخۆشیەکەی وای کرد ماوەیەکی زۆر بەو ئازارەوە بتلێتەوە دوجار پاشنیۆڕی ڕۆژی 9 2007 بەو هۆیەوە گیانی سپارد و ڕۆحی پاچی بەرەو ئاسمان فڕی